السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرتا بەنای خۆی گەورە و بەخشندە و میهرەبان. من ناوم هەڵوێ سێژ قوتابی پۆلی دوازدەی زانستیم و بەشدار گروپی هەفتەمی ئامادەی خولی چالاکنەوەی مێشک و بێسکنی یادگەم و خەڵکی هەولێرم. ڕاهێنانەکانی لەبەرکردم لەسەر مەنهەج و خێرابینینیشم لەسەر قورآن ئەنجام دەدا و یەکەم جا لە ڕاهێنانی خێرابینیندا لە ماوەی 5 دەقەیتانیم 9 لاپەڕە ببینم، بەس ئەلحەمدولیلا ئێستا دەتوانم 200 لاپەڕە ببینم لە ماوەی 5 دەقەی. ئەو سوپاسە بۆ خوای گەورە و سوپاسە بۆ ئاوات ئەکادمی. ئینشاڵڵا لە داهاتوودا دەیگەینمە ختمەک زیاتر پشت بەخوای گەورە بە ڕاهێنانکردن و ڕاهێنانی خێرابین یەکێک بوو لەو ڕاهێنانانێک کە زۆ سوودم لێدیت و مێشکمی زۆ بەرەو پێشەوە برد و ئێستاش ئەگەر بمەوێتن دەست بەخیدن یان دەست بە ڕاهێنان بکەم یەکەم جا بە ڕاهێنانی خێرابینین دەست پێ دەکەم. سوودەکی ئێزگار زۆری هێ و چاویش زۆ فراوان دەکات. لەڕووی لەبەرکردنی شۆ یەکەم جار لە ماوەی 4 ساعتی تانیم 3 لاپەڕی لەبەرکەم، بەس ئەلحەمدولیلا ئێستا دەتوانم لە ماوەی 70 دەقەی لاپەڕێکی بەتەواوی لەبەرکەم. ئێوەش سوپاسە بۆ خوای گەورە، سوپاسە بۆ ئاوات ئەکادمی. ئینشاڵڵا داهاتووشدا هەوڵ دەدەم بگەمە 3 دەقەی بە ڕاهێنانکردن. لە لەبەرکردنی بیستنیش لە یەکەم جاری لە ماوەی 20 دەقەی تەنها تانی 5 دێری لەبەرکەم، بەس ئەلحەمدولیلا ئێستادا لە ماوەی 15 دەقەی 1 لاپەڕی بەتەواوی لەبەر دەکەم بە ئیتقانی بەرزیش. و ئەگەر ئەو خولەش نەبووایە قەت باوەڕ ناکەم ئەم ڕۆژێک لە ڕۆژان بمتانی باو ئاستە بەرزەم هەبیت و لەبەرکردن بە شێوی بیستنی بکەم. قەتیش باوەڕ ناکەم لەبەرکردنم کردووە بە شێوی بیستنی و لە لەبەرکردنی ژمارەش یەکەم جار لە ماوەی 1 دەقەی دەژمارم لەبەردەکەس بە سوپاسە بۆ خوای گەورە لێ سادەتام لە ماوەی 1 دەقەی 42 ژمارەی لەبەر بکەم و یەکەکە لەو ڕاهێنانانێک کە بابرێن ئەم زۆ سوودم لێ دیت و مێشکمی زۆر بژاندەوە و بەرەو پێشەوەی بردو و لە لای من ڕاهێنانێکی زۆ بەچێژ و خۆشە. لە ڕووی سیستەمی خۆراکیەوە بەڕاستی سوودەکی زۆر لێ دیتی، ئەویش بەهۆی تەرەکردنی ئەو خواردنە زیانبەخشانەی کە زیانیان هەیە لە بۆ تەندروستی خۆم و مێشک و یادگەم و لەبەر تەرەکردنی ئەو خواردنە زیانبەخشانەش واز دەکەم نەفسیەن ئارامتر و ئاسوودەترم لە جاران. لەبارەت بەوانە ڕاستەوخۆکانی مامۆساوات و مامۆساعاتە بەڕاستی لە بۆ من شانازیە کە قوتابی ئەو دوو مامۆستا بەڕێزەیم و لەلایەن ئەو دوو مامۆستا بەڕێزەوەشەوە فێری علم و ئامۆژگاریش کرایمە کە مامۆساعاتە بەردەوام هانیمەی دەدا کە بڕامان بە خۆمان هەبی، ئەویش بە نمونە هیناوانەوە لەسەر ژیانی زانایان و چەندان بابەتی دیکە بە تایبەتی مامۆستا ئاوات کە زۆر یارمەتی دەرم بوو کە لە یەکێک لە زوومەکان پرسیارێکم لێ کرد ئیدی وەڵام دانەوەی مامۆستا ئاوات ئیدی بەتەواوی هەستم بە گۆڕانکارێکی زۆر گەورە کرد لە خۆم کە بە تەواوی بیر و باوەڕم گۆڕا بێزگە لە دوو مامۆستا بەڕێزەی مامۆستا شادی کە سەرپەرشتیاری گروپی ئامادەییەکان بوو کە زۆر یارمەتی دەرمان بوو، هەر پرسیارنگە هەر مشکلێکمان هەبا بە زووترین کات وەڵامی دەداینەوە یارمەتی دەداین. هەروەها زوومە ئیزافیەکانی مامۆستا سەدیق کە زۆر ئیسفادەم لێ کرد و ڕاهێنانەکانی مامۆستا ئێڤار ئەویش کە ئیسفادەی زۆر باشم لێ کرد و ڕاهێنانەکانیشی زۆر خۆش بوون. لە کۆتایشدا پەیامی لە بۆ کەسانی کە دوودڵ لە بەشداریکردنەوە خولیانی ژەرم پارەکەی زۆرە، هەتا بەشدار نەکرد لە خولەی نازانیت چ نیعمەتەکە کە بێزگەلەوەی کە مێشکیاگەت بەرەو پێشەوە دەبن لە چەندە لایەنی دیکەش بەرەو پێشەوە دەبن کە وەردێ دەکەن زانست و زانیاری علمت خۆش بێ و باوەڕش ناکەم لە هەموو کوردستان خولەکی لێ وەک ئاوات ئەکادمی چڕوپڕ و ئێستافەکی دڵسۆزی وەک ئاوات ئەکادمیان هەبی و بۆ سارەش بیتن. ئینشاڵڵا هەر بەردەوام دەم لەگەڵ ئاوات ئەکادمی و بەشداریش دەم لە کورسەکانی دیکەش پشت بەخوای گەورە.